لە ماوەی دوو شەوی ڕابردوو لە قەندیل و شارباژێر چی ڕوویدا؟ ئەو تونێلانی تورکیا بە درۆن بردومانیکردن چیان تێدا بووە؟ ئۆتۆمبیلەکانی پارتی کرێکاران چەند کەسیان تێدا کرانە ئامانج؟ لە ماوەی تەنها 20 کاتژمێردا 3 جاری لەسەر یەک درۆنی بەیرەکتاری تورکی گەیشتە ناوچەی شارباژێری سلێمانی و لاگوندەکانی ئەو ناوچەیە کە ماوەی چەند ساڵێکە لە یەکێتی نیشتیمانیان وەرگرتووەتەوە و ئێستا جێی نفوزی پاکەکەیە بردومان کرا. بە پێی زانیاریەکانی تیوار درۆنەکان لە هەر 3 جارەکەدا ئامانجی وردیان پێکاوە، بە تایبەت کا بردومانی دووەم جار لە نزیک گوندی ڕەنگینە ئۆتۆمبیلێکی تایبەتی جۆری پیکابی کردە ئامانج. بە پێی زانیاریەکانی دژە تیرۆری کوردستان 4 گەریلای تێدا کوژراون و پێنجەمیشیان با برینداری براوەتە بنکەیەکی چەکدارەکان. بردومانی ناوچەکانی جێی نفوزی پارتی کرێکارانی کوردستان بە بەراورد بە پارساڵ 2 هێندە زیادیان کردووە و تەنها لەم 7 مانگەی ساڵی 2023 بە پێی هەندێک زانیاری تایبەت کاتیوار لە سەرچاوەیەکی ئەمنی لە سلێمانی دەستی کەوتووە. 94 جار بردومانی کردووە بە جۆرێک ناوچەکانی شارباژێر بە پلەی یەکەم و پێنجوێن و بناری قەندیل و نزیک مەرزی سێرانبەن با پلەی دووەم و سێیەم دێن. ماوەی چەند ساڵێکە لە ترسی بردومان و هێرشی چڕی درۆنە تورکیەکان چەکدارەکانی پاکەکە هاتوونەتە خواردتر و قەندیلیان بە شێوەی نیمچەیی بەجێهێشتووە. بەڵام لە هاتنە خوارەوەیاندا جگە لە داگیرکردنی ئەو ناوچانە لە حکوومەتی هەرێمی کوردستان سەرێشە و گرفتی گەورەشان بۆ دانیشتوانی ناوچەکە و جوتیاران دروست کردووە. پرسی سەرانە سندن و باج و ڕێگری لە گەڕانەوەی ئەو کەسانەی میل بە سیاسەتی پاکەکەنین بۆ سەر مڵکوماڵەکانیان یەکێکی ترە لە گرفتەکان کە بۆ دانیشتوانی ئەو ناوچانە دروست بووە. شەوی ڕابردوو هێرشی سێمی درۆنەکان بۆ بناری قەندیل بوو بۆ یەکێک لەو حەشارگە و تونێلە تایبەتانە بووە کە پێشتر کەمترین زانیاری لەبارەیەوە هەبووە و شوێنێکی ئەمنی پارێزراوی هەڵگرتنی چەک و کەرەسەی سەربازی ئەو هێزە بووە. هێرشی درۆنی بۆ سەرگەریلا و بەرپرس و هەڵسوڕاوەکانیان زۆر زیاتر بووە با بەراورد بە 2 ساڵی ڕابردوو. درۆنەکان وردترین ئامانجەکان لە تەواوی ناوچەکە بە تایبەت سنووری سلێمانی دەپێکن. تەنانەت هەندێک کات لە نێو قەرەباڵغیدا و لە نێو چەند ئۆتۆمبیلێکدا ئۆتۆمبیلی دیاریکرا و بە وردی دەپێکن. هەر بە تەنها هێرشی درۆنی نا بەڵکو هێرشی چەک و ڕفاندنیش لە ماوەی ئەم ساڵەدا زیاتر بووە. بۆ نمونە شێوەی تیرۆر بە دەمانچەی بێدەنگ و ڕفاندنیش لە ماوەی 8 مانگی ڕابردوودا لە سلێمانی 28 حاڵەت بووە کە تەیاندا بەرپرسی دارایی و بەرپرسی حرەکات و جێگری بەرپرسی هەواڵگری پاکەکە لە سلێمانی کوژراون. کێشە نێوخۆیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان تووڕە و نیگەرانکردنی بەرپرسە ئەمنی و هەواڵگریەکان و دانانی پلانی دوورخستنەوەیان هۆکاری سەرەکی زۆربوونی ڕووداوە نەخوازراوەکان و کردەکانی تیرۆر و بردومان بە درۆن بوون، چونکە پێشتر ڕێکەوتنی ئەمنی تایبەت هەبوون کە ڕێگریان لەو جۆرە هێرش و پەلامارانە دەگرت. بەڵام لە ئێستادا سنووری سلێمانی بۆتە ناوچەیەکی کراوە بۆ پەکەکە و سوپای تورکیا. هەر ئەمەش وای کردووە کە سوپای تورکیا بە وردی و بێگرفت ئامانجەکانی بە جۆرەها شێوە بپێکێت. بەهۆی هەژمونی پارتی کرێکارانی کوردستان لە زۆنی سەوز تورکیا گەماروی خستووەتە سەر فڕۆکەخانەی سلێمانیش. ئەمە جگە لەوەی هەموو جۆرە مامەڵەیەکی ڕاستەوخۆی بازرگانیشی لە بازرگانە تورکەکانی یاساغ کردووە.